بەجێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندیەکی هەڵبجەی کۆمەڵی ئیسلامی ساز کرا. دوایین مەڵبەند و دوایین قۆناغی ئامادەکاریە کە لیژنەی باڵای کۆنگرەی چواری کۆمەڵ ئەنجامی دەدات. تەنها مەڵبەندی دهۆکی کۆمەڵ ئیسلامی ماوە کۆنفرانسی بۆ بکەین، دوای ئەوە ئێمە ڕاستەوخۆ دەچینە سەر هەنگاوە هوەری و لۆجستیەکانی بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ئیسلامی کوردستان کە هەر دەبێ لە ماوەیەکی قیاسیدا ئێمە کۆنگرەکەش ئەنجام بدەین، چونکە ڕێنمایی و ڕاستپاردەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش کە ئەوان ئیجازەی حیزبیان لایە هەر بۆ ئاڕاستەیە کە ئێمە بتوانین ینی بە چەند مانگی داهاتووە کۆنگرەکە ئەنجام بدەین. لە کۆنفرانسا ناوچەیەکان بەرپرسی نوێی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێرێن. بە 112 دەنگی ئەندامانی کۆنفرانس کۆچەر محەممەد عارف وەک بەرپرسی نوێی مەڵبەندیەکی هەڵبجەی کۆماڵ دەستنیشان کرا. کاری داهاتوومان ئەوەی کە لە تەقدیممان کرد تەبانەوە بەرنامەی کارمان بە پشتیوان بەخوا بەپێی لایحەکانی داهاتوو و هەروەها کاری تیمی و دەسەگەریش لە کۆی مەڵبەندا لە برایان نەخۆشکان کاری لەسەرەکەین ئەوەش کە بیشتمان و پشتیوان بەخوا کارانی کە زەڕوور بێ بەڕاوڕاوێژی بەڕێزانی کە لە دەروی کۆمەڵیش بێ دڵسۆزانی ئەوەش ئەتوانین سوود و کەڵک لە هەمان وەرگین بتوانین هەندەی پێمانەکرێ سنووری مەڵبەن لە خزمەت هەموو بەڕێزەکان. هاوکات ئەندامانی کۆنفرانسی ناوچەیی سنووری مەڵبەندێکی هەڵبجا بەگرنگیەوە باز لە ئەنجامدانی کۆنگرەی چواری کۆمەڵ دەکەن و بە هەنگاوی نوێبوونەوە و دەرفەتی گۆڕانکاری و زەمینەسازی بۆ نوێبوونەوەی حیزبەکەیان دەزانن. بۆ هەموو حیزبێک بۆ هەموو ڕێکخراوێک زەرورەتە بۆ ئەوی پێداچوونەوە بەکار و بەرنامەکانی خۆیان بکە لەو ماوەی کە تی پەڕاندووە چی کردووە باشتریکە چی هاڵە و کەموکورتیەکی هەبوو بێت پێداچوونەوەی پێ بکە بۆی دووبارە نەبێتەوە. خوشکانم بە چێژێکی زۆر باشەوە هاتوونەتە پێشەوە ئەوانەی کە لە کۆبوونەوە گشتیەکان دەرچوو بوون هەمووی ئامادەی ئەوانەی کارگەڕیەکان بوون هەمویان ئامادەیە ڕۆڵی خوشکان الحەمدولیلا بە ڕێژەیەکی زۆر باش و لە بەرچاو ئامادەن بۆ کۆنفرانس. کوبەربژێرێکی مەڵبەند یەک بووم ساحبم کردەوە لەبەر ئەو برایانە لەبەر ئەوە من ئەو برایانە بەوە دەزانم کە توانیان هەبێت ئەلحەمدولیلا سنوورە کادری پێشکەوتی زۆری تێدایە لەبەرەوەی بێداری ئیسلامی سەح و ئیسلامی لەم سنوورا بووە. بەڵام هەروەها من بۆ ساحبکردنەوەکەم بۆ ئەوە بووکەوە من ئەگەر بەرپرسی مەڵبەندیش نەبم من کاری ترم پێ ئەکرێ من کاری خێرخوازیم پێ ئەکرێ من لە بواری کاری چالاکی و کاری خێرخوازیە بەردەوام ئەبم. لە کۆنفرانسا ناوچەیەکان وێ ڕێڵبژاردننی بەرپرسی نوێی مەڵبەند و ئەندامانی کۆنگرە گفتوگۆ و گەنگەشەی پەیڕۆ و پرۆگرامی کۆمەڵ کرا و بەرز دەکرێتەوە بۆ لیژنەی باڵا. بڕیارە کۆمەڵی ئیسلامی لە دوای کۆتاییاتنی کۆنفرانسا ناوچەیەکان کۆنگرەی چواری خۆی ببەستێت و هەموو ئامادەکاریەکان کراون و ڕێوشوێنەکان گیراونەتە بەر تا لە کەشوەوایەکی تەندروست و ئارامدا کۆنگرە بەڕێوە بچێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.